بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ناڕەزایەتی قوتابیانی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بەردەوامە و ئەمڕۆژ لە چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان خۆپیشاندان و ناڕەزایەتی بەڕێوەچوو لە شاری سلێمانیش بەهۆی بڵاوپێکردنی هێزی ئەمنی ئەمڕۆ خۆپیشاندان بەڕێوە نەچوو. لە بەرنامەی ئەمڕۆ باز لە بەردەوامی ناڕەزایەتی قوتابیان و خوێندکاران هەروەها وەڵام نەدانەوەی حکوومەت بۆ داواکاری قوتابیان دەکەین لەگەڵمان. بە بڕوای بەشێک لە چاودێرانی دۆخی هەرێمی کوردستان یەکێک لەو هۆکارانەی وای کردووە خەڵکی حکوومەتی هەرێم بە حکوومەتی خۆیان نەزانن ئەوەیە هاردەم بەرپرسانی باڵای حکوومەت وەڵامی داواکاریەکانیان بە نەرێنی دەدەنەوە و لەگەڵ ئەوەی زۆرێک لە مافە سەرەتایەکانیان لە خەڵک زەوت کردووە لە کاتی خۆپیشاندان و گردبوونەوەکانیشدا لابری جێبەجێکردنی خواستەکانیان بە شێوەیەکی تونند و بە بەکارهێنانی زەبر و زەنگ وەڵامیان دەدەنەوە. لە سەروبەندی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی 10 ساڵ لەمەوبەر و خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوودا چەندین گەنج و مێرمناڵ بە گولەی هێز ئەمنیەکان شەهیدکران و دەیان خۆپیشاندەر پێکران و بریندارکران. دوایین نمونەی بەکارهێنانی زەبر و زەنگی هێز ئەمنیەکانی حکوومەت بەرامبەر خۆپیشاندانی ئەم چەند ڕۆژەی دوای قوتابیان بوو بۆ گێڕانەوەی دەرماڵەکانیان. لە بەرامبەردا حکوومەت لە بری وەڵامی ئەرێنی داواکاریەکان و ئاشکردنەوەی خەڵک بە تایبەت گەنجان دووبارە بە سەپاندنی دۆخی ئەمنی توند ڕوبەڕووی خۆپیشاندەران وەستایەوە و وەک هەمیشە چەندین تۆمەتی ناپاکی و تێکدان و ئاژاوەجێڕی ئاراستە کردن. گەرچی حکوومەتی هەرێم وەک زۆرێک لە حکوومەتەکانی دیکەی ئەم ناوچەیە خۆی بە حکوومەتێکی دیموکراسی ناساندووە کە ڕێز لە مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین دەگرێت، بەڵام لە ناوەڕۆکدا هاوشێوەی سیستەمە دیکتاتۆریەکان بەردەوام لە بەرامبەر خواستەکانی خەڵکدا پەنا بۆ هێزی سەربازی و هەڕەشە و پەلاماردانی ڕۆژنامەنووسان و گرتنی چالاکوانان دەبات بە مەبەستی سەرکوردکردنی ناڕەزایەتیەکان. هەرچەندە دانیشتوانی هەرێمی کوردستان 30 ساڵە لە ژێر دەسەڵاتی کوردیدا ژیان بەڕێ دەکەن، بەڵام لە هەموو کات زیاتر ئینتیمای نیشتیمانی و خۆشەویستی بۆ خاک و سیمبول و دامەزراوە نیشتیمانیەکان لە نێوچینەکانی کۆمەڵگا و بە تایبەتیش لە نێوان گەنجاندا دابەزیوە و کەسانێکی کەم دامەزراوە نیشتیمانیەکان و هێز ئەمنیەکان بەهی خۆیان دەزانن. هۆکاری سەرەکی ئەمەش خودی دەسەڵاتدارانن کە بەهۆی سیاسەتی هەڵەی بەڕێوەبردن و قۆرەخکاری ئابووری و سیاسی بۆ بنەماڵەکانیان جگە لە جێهێشتنی وڵات هیچیان بۆ گەنجانی ئەم هەرێمە نەهێشتووەتەوە. چاودێرانی بارودۆخ و ناڕەزایەتیەکانی هەرێمی کوردستان دووپاتی دەکەنەوە تا ئێستا عەقڵیەتی زاڵ بەسەر سیاسەت و ئیدارەدانی حکوومەتی هەرێم هەمان عەقڵیەتی ساڵانی ڕابردووە کە لە بری گوێگرتن بۆ داواکاری خەڵک و پلاندانان بۆ وەڵامدانەوەیان پەنا بۆ ڕێگە کلاسیکی و خراپەکە دەبات کە کۆتای پێهێنانی ناڕەزایەتیەکانە بە زەبر و زەنگ لەلایەک و پشتگوێ خستنی داوەڕەوەکان لەلایەکی دیکەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میوانداری چەند میوانێکمان کردووە لە سۆدیۆ، بەڵام سەرەتا دەچین لای کاک ئاکار دانا قوتابی پەیمانگە کە بەڕێزیان لە سلێمانیەوە لەگەڵمانە کە ئەو قوتابیەیە کە لە خۆپیشاندانەکاندا ئافسەرێک شەقی لەسەریدا بوو. کاک ئاکار سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا پێمان بڵێ بەڕێزت قوتابی چی بەشێکی وە ئەو ڕووداوە بە دیاریکراوی لەکوێ و چۆن ڕوویدا؟ باڵێ سڵاو لێوە زۆر سپاسیم دەرفەتاکەم کە بە منتان بەخشی. من خوێندکار ئاکاردانە بەشی ژمێریاری لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. ئەم ڕووداوە بە نزیکی ڕۆژی سێشەمە کاتژمێر 1:30 بۆ سەعات 2:20 لەلایەن هێزیەکی چەند کەسیەوە هێرشکرایە سرم لە نزیک پردی خەسرەوە خاڵ. بەڵام ئەوەی ڕاستی بێ وەک لە ڤیدۆکەیە دیارە زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە زۆر بە ناحەقانە پەلاماری منێن و هێرشەکەنە سەرم وەک ئەوەی لە ڤیدۆکەیە دیارە کە کاردانەوەیەکی زۆریە بووە. سوپاسیەوە ناکەم کە پشتگیری و پشتیوانی منیا کردووە. باشە کاک ئاکار سەبارەت بۆی کە بەڕێزت
لە ڕیزی پێشەوە بووی ئەو کاتێک کە دەستگیریان کردی بە چەند کەس دەستگیریان کردی بەر لەوەی کە شەقەکەت لێ بدەن بڵێ یعنی ڕیزی پێشەوەی خۆپیشاندەرانی شم پەڕاندە بوو لە نێوان هێزەکان و خۆپیشاندەرا بووم بە نزیکی دەمەترێ لەوانێ لە هێزەکەەوە دوور بووم کە کۆمەڵە کەسی مەدەنی کە لە ئەگەبوو بینینە لەوانێ بوو تا ئەمانە خۆپیشاندەرن ئەمانەوانن کە دای مافخوانەکەم بەڵام زۆر ناڕەحمانە دەستیان گرتمیانم بە عەرزە و بە نزیکی لە کە لە ڤیدۆکە دیارە 12 بۆ 13 نەفەر پەلاماری منیانە و تونند و تیژیان بەرامبەر کردوم. باڵە ینی سەرەتا ئەوانەی کە دەستگیریان کردی جلی مەدەنیان لەبەردا بوو سەرەتا کە دەستگیریان کردی؟ باڵێ 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 باڵە جلی مەدەنیان لەبەرا. باشە تۆ هەر بڵین لە خۆپیشاندانەکە بووی بەس لە ڕیزی پێشەوەی بڵین خەڵکی تر لەگەڵ تۆ دەستگیر کایان تەنا لەو کاتەدا تەنا جەنابتیان دەستگیر کرد. وڵی بە حەقەت وەک بڵین لە ڕیزی پێشەوە من لەوایە بکەیت خۆپیشاندانەکە تاوەکەم بێمەوە کە بەناو خۆپیشاندەرەکانە بسمە هێزەکانەوە لە ناو هێزەکان بچوە بۆ جادەی سەوڵەکە کە ئەو ڕێگەیە بوو لێو بێمەوە بۆ ماڵەوە بەڵام ئەوە بوو وایان زانی کە بەرەوڕووی هێزەکە ڕۆم بۆ ئەوەیە کە پشێوی دروستکەم وەکو خوانڵن کە پشێوی دروستکەم و بە شێوەیەکی مەدەنیانە خۆپیشاندانەکە بەڕێوە نەچێ پەلاماریانە. باشە بەس ئەو کاتێک کە بڵین شەقەکەت بەرکوێ کەوت یاخود هەست بەچی کرد لەو کاتێک کە بە ژمارەیەکی زۆر چەکدار تۆیان دەستگیر کردو و دواییش ئافسەرێک دێ شەقت لێ دەدات شەقەکە لەکوێ وێستش بڵین ئازارەکە هێرماوە؟ بەڵێ دوای ئەوە کە کەوتم بە عەرزە بە 5 نەفەر کە دەست و قاچیان گرتە بووم ئاگام لێ بوو کە زەربەیەک بەر سرم کەوت بەر لای چەپی مێشکم کەوت بە چاومەوە و بەڕاستی عەزیەتێکی زۆرم پێگەی و بەڕاستی لە دوای ئەوەی کە ئەو شەقەیشم بەرکەوت زۆر ئاگام لە خۆم نەمایێت دوای ئەوە نازام چی ڕوویە بەس ئەو نەچاوم کردو لە ناو سیارێکا بوو. بەڵێ ینی ئەو کاتە هۆشت نەما بڵین ئەو کاتێک کە دوایەوەی کە شەقەکەت بەرکەوت نازانی چی ڕوویدا تا لە ناو سیارە دوایی لە شوێنێک تر بینیەوە بڵێ هۆشم هەبوو بەڵام هیچیانم بیر نایانی لەو کاتەیە کە تۆ بە 5 نەفەر 6 نەفەرەوە سەریشان کردبوومە ڕووی عەرزەکە کەیان بردم هیچ بەردەمی خۆمم نابینی و 2 نەفەر دەستیان شکاندمەوە بۆ دووە کە قۆڵم عەزیەتی پێگەیوە ئەو نەکە سرم هەڵبڕی و ئاگام لێ بێ لە ناو سیارێکا بوو. باشە ئەو سیارێش بۆ زانیاریتان دوو خوێندکاریەکەی تیا بوو لەگەڵ منە بەڵام ئەوان دیار بووەکو من عەزیەتیان بەرنەکەوتبووە نی بزانم. باشە بەس لەو کاتی کە دەستگیریان کردبوو و دوای شەقەکەش بڵین سوکایەتی و جنێو پێدان هەبوو سوکایەتیان کرد بێ جنێویان بە بەڕێزدا بێ تەشیریان پێکرد بیت ئەو حاڵەتە هەبوو؟ بەو خوایە ئەوەی ڕاستی بێ ئاگادار نەبووم نازانم. تەبعان ئەگەر کارێکیەوە قێزەونکە کە لەبەر چاوی ئەو هەموو خەڵکەیە لە من بن ئەوەشیان لێ وەشێتەوە بەڕاستی. باشە ئەی چۆن ئازادیان کردی بڵین هەر دوای ڕووداوەکە ماوەیەکی زۆر بوو دوای ماوەیەکی زۆر ئازادیان کردی یاخود چۆن بڵین؟ وەڵاهی هەمی دوای 20 دقە چارەکێ بۆ 20 دقە بوو ئەوەی ئاگان لێ بێدانێکیانە دەرەوتیان تەسویرەکەی بڵاو بۆ تۆ بەریەن. پێ دوای لەژێر کاریگەری ڤیدیۆکە بوو کە یەکەم جار لە کەناڵی پێیان بڵین پەیجی پێیان بڵاو کراوە لە ژێر کاریگەریەوە بۆ ئازاد کرێت؟ لە سایانەوەی دڵم بۆ چێکە لەژێر کاریگەری ئەو ڤیدۆیا بوو بێ ڤیدۆ نەبووایە ئەگنا چەندی خۆپیشاندەری ترن کە لەو ڕۆژانەیە کە خۆپیشاندان کراوە گیران و تا ئێستا بێسەر و شوێنن. باشە بەس سەبارەت بۆی کە ئێستش ئازار و شتانە یاخود پشکنین و شتان کردووە بڵین شوێنێک پشکنینەکان چی دەڵێن کردوتانە؟ وەڵی ڕاستی پشکنینێکی سەرەتاییم بۆ خۆم کردووە بەڵام ڕاستی بە بۆنەی ئەوەی مەشغوڵی میوان و کۆمەڵێک پەرلەمانتار و کۆمەڵێک کەسە بە ناوانگەکانی ئەم سلێمانیە سەردانی میان کردووە من سوپاسیان ئەەکەم مەجارم نەبووە بەڕاستی بچم فەحسێکی تاوەتی خۆمکەم بەڵام ئینشەڵا ڕۆژی شەمە و یەکشەمە فەحسێکی تاوەتی خۆمەکەم و فەحسەکانیش ئەیەم بە دادگا لەگەڵ سکاڵاکەمە. بەڵێ سکاڵا لەسەر کێ تۆمار دەکەی بڵێن یەکشەمە کە داوام دەست پێ دەکە سکاڵا تۆمار دەکەی لەسەر و ئافسەر ناسراوە لای خۆتانەوەی کە شەقی لێوەدا؟
بەڵێ سکاڵا لەسەر هەمووانە تۆمارەکەم کە غەدریان بەرامە کردووە هەرچی لەو ڤیددیۆە ئەگەر غەڵەتێکی بەرامبەر من کردوێ من سکاڵە لەسەر هەر هەمیان تۆمارەکەم و بە هیچ جۆرێک بە شێوەی سوڵحی عاشایری چارەسەری ناکەین لەبەر ئەوەی ئەم کێشەیەگە بە سوڵح چارەسەر بکرێ ئەوە سبێنێ دڵنیا بە کۆمەڵێکی تر زیینۆ بنەوە کە خراپتر بەرامبەر قوتابیەکەن و دوایڵێن کێشە نابێ بە سوڵح چارەسەرەکەین ئێمە لە ڕێگەی دادگا و ڕاستاوە چارەسەرەکەین و یاسا با خۆی سەروەربێ. باشە ئەی بەڕێزت بڵێن کە خۆتان لە گەڕێکی سەرکارێزن چۆن دەچیت بۆ پەیمانگە بڵێن ڕۆژانە من شتێکم بینی کە گویا بەڕێزت ڕۆژانە بە پێ دەڕۆی ساعتێک دەبێت ئەو شوێنێک کە بەڕێز داوامی تیاکەی ساعتێک ڕۆژانە بە پێ دەڕۆشتی خۆت؟ وەڵاهی ڕاستی زۆر ڕۆچکە من کاسبم لە ناوبازار کە ئیشەکەم تاوێ لێو بە پێچم بۆ مەحەد نزیکی لە ناوبازارەوە بۆ مەحەدەکە ساعتێک و 20 دقیقە ئاوە یعنی هەموو زۆربەی ڕۆژەکان ئاوا دەڕۆشی لەبەرەوەی کە کرێات سوێەکە نەبووە. وەڵاهی یەک لەبەرەوەی کرێ هاتو سوێەکە نەبووە دووش لەبەرەوەی ئیشەکەم لە ناوبازارەوە بووە مەجالم نەبووە کە یعنی بڵێن پاس بگرمیانەوانە. بەڵێ ئەگەر شتێکت مابێ شتێک بە ناچار بمە بە پێ بڕۆ. بەڵێ بەڵێ خی گەور لە ساختان کە و تەندروستێکی باش ئەگەر شتێکتان مابێ پامێکتان سوپاس دەکەین کاک پامی ئەمە بۆ هەموو خوێندکاران ئیشەڵا لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێیان لێنەوە بە هەموو شێوازێک مافڕاوەکانیان بۆ دابینەکەن بەڕاستی من یەکەم خوێندکار واخی خوێندکاریم کە زوڵمم بەرامبەر کرابێ زوڵم ئەو زوڵمەی بەرامبەر هەموو خوێندکارانی کوردستانەکرێ بەرامبەر من نەکرێ بەجددی بەڵام ئیشەڵا لایەنە پەیوەندیدارەکان لایەنە ئەمنیەکان مافی خۆپشاندەرانە پارێزنەوە بەدەم داواکانیانەوەیان بۆ ئەوەی زیاتر ئەم کێشەی دەرماڵەیە گەورەتر نەبێ و کێشەی زیاتری لێ نەکەوێتەوە و کۆمەڵی گێرە شێوێن هەن خۆپشاندانەکان نەقۆزنەوە بۆ ئەوەی ئەمنیەتی شاری سلێمانی تێگەن بەڕاستی تەنها ئەو لایەنە پەیوەندیدارەکان بەدەم خوێندکارانەوە بێن داواکانیان بۆ جێبەجێ بکەن ئەوە بۆ ئێمە هەموو شتێکە. بەڵێ سوپاس دەکەین کاک ئاکاردانە قوتابی پەیمانگەی تەکنیکی سلێمانی بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێستان سوپاسان دەکەی سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئێوەش سیمەخانەگەر لە بەڕێستان دەست پێ بکەین سەبارەت بە مامەڵەی حکوومەت لەگەڵ خۆپیشاندانەکان ئەوە کاری چێت سێ چوار ڕۆژە خۆپیشاندان هەیە بەڵام تاکو ئێستا وەڵامێک نییە بۆ قوتابیان و خوێندکارانی خۆپیشاندەر. بەداوای لێبوردنەوە چونکە حکوومەت تاوکو ئێستا هیچی لایەکی لە خوێندکاران نەکردوەوە چونکە ئەو شتانی کە کردوشێتی زۆر ینی بەلایەنێکی توندوتیژەوە بەرپەرچی خوێندکارانی یاوەتەوە چونکە خوێندکار هیچ نە لە باریکی ئەمنیان نە لە ڕووی تەندروستە نە ڕووی ئەمنیۆ نە لە ڕووی جەستەییش و هیچ سەلامەت نییە و هیچ لە حکوومەتیش تاوکو ئێستا ساترین مافی خوێندکاری نەداوە یانی دەرماڵی چە ساتری مافی خوێندکارە کە لەم وڵاتە ینی لە 2014 حەوت ساڵ تاوکو ئێستا نەدراوە. باشە بە زەمڕۆ ڕۆژی زیانی بەرەنگار بنەوەی تونەتی دیژنان بوو بەرپرسەکان بەیاننامەیان هەبوو لەسەر ئەو ڕۆژە هیچ بەیاننامێکیان نەبوو لەسەر ئەو پێشێلکارەی بەرامبەر کسە قوتابیەکان کرا ئەو پێشێلکاریە بڵێن زۆری پێشێلکاریەکانیش چی بوونەوەی کە بەرامبەر بە تایبەتی قوتابی کرا ئەو ڕێزەیە کە ئەو ڕۆژە بەرامبەر خوێندکارانی ئافرەت کرا لێدانی کاراوایی بوو و ڕاکێشانیان بوو بە قەش و هەروەها شەقدان بوو لەسەریان و هەروەها گازی فرمێسکڕژێن بوو کە زۆربەی خوێندکارانی ئافرەتان کە لە هۆش خۆیان چون و ئێستاش بەم تەقەیەشەوە چۆنەها هاوڕێ خۆم ئەناسم کە لە نەخۆشخانەیە چونکە خۆی ڕەبوویەکی قورسی هەبووە بەڵێ بۆی کاریگەری غازەکە بەڵێ بەتەکیدتان بەخۆشمەوە. بەڵێ سوپاس دەکەین کاگەسۆ جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێشت بزان بە کۆڕێکخراوی قوتابیانی کوردستان سەبارەت بە مامەڵەی حکومەت تێزە ئەمنیەکان لەگەڵ ئەم خۆپیشاندانانەوە سەبارەت بە دەستگیرکردن و هەروە بڵین بە سەربازگرتنی شارەکانیش. بەناوی خی گەورە سپاس بۆ بەڕێزت کاک حەکیم سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بەناوی زۆرێک لە قوتابیان و خوێندکارانەوە کە بەڕاستی لەم چەند ڕۆژی ڕابردووە هەمان شایدی ئەویانەدا کە پەیام گوێزەرەوەیەکی زۆر باشی داخوازیەکانیان و ئازارەکانیان و واقعتاڵە بوو کە تایە بوون سوپاسانەکەین بە ئومێدیەوەی کە بەردەوام بن و هاوڕێکانیشتان بە هەمان شێوە ئەو قوتابی خوێندکارانەی کە لەسەر شەقامەکان بوون لە مایم چەند ڕۆژی ڕابردووەیە داوای مافێکی زۆر سەرەتایی و نۆرمەڵی خۆیان دەکرد بەڕاستی دەبوو هەر بەم شێوازە نۆرمەڵە مامەڵیان لەگەڵا کرابە بەداخەوە لەلایەن ئەو هێزە ئەمنیانەی کە بە حساب دەبوو هێزێکی مدەڕەب و ڕاهێنراو بن بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ جوڵەی مەدەنی دەبوو مەدەنیانە مامەڵیان لەگەڵ خەڵکە کردبا بەڵام ئەوەی کە بینیمان کۆمەڵێک ڕەتفعل و کاردانەوە بوو پێڕشتن بوو
ینی دەردیاڵێ بە شتێکی تر ناڕەحەت بوون قوتابیان و خوێندکاران باجەکەیاندا ئێمە دەزانین وەزعێکی ناڕەحەتی ئەمنی لەم لە کوردستانە بە شێوەیەکی گشتی و لەم زۆنی ئێمە بەتایبەتی هەیە بەڵام بەڕاستی نەدەبوو قوتابیان و خوێندکاران بازی ئەم وەزع ناڕەحەتی ئەمنیە بدەن بۆیە قوتابیان و خوێندکاران ئەوەی کە کردویانە تەنها داواکارێکی سەرەتایی مافەکانی خۆیان بووە بەڵام مخابن دواتریش دەکرێت باسیەوە بکەین کە دەکرێت خەڵکێکی تر دەستی تێکەڵاو کرد بێ یا ویستبێتی وەزعەکە بەلاڕێە بە بۆیە وتون ژیانە کەوتونەتەوە بەڵام بەداخەوە تا ئێستا کۆمەڵی خوێندکار لە نێو زیندانەکانان هەندێکی هەر وەڵامی کەسوکارەکەشیان نەدراوەتەوە کە هەر نازانن لەکوێ دەست بەسەرن لەکوێ گیراون کە ئەمەجێ هەڵوەسە لەسەرکردنێکی زۆر جددیە ئەم بەڕێزانە نەتیرۆرستن نەتاوانێکی گەورەی قەومی و ئەمنیونەتەوە یان ئەنجام داوە نەکارێکی خراپیان کردووە ینی کەس گەنجێک کە تەمەنی 80 ساڵ 90 ساڵە تەنانەت ئەوانی کە دەستگیر کراون ینی هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی تەنانەت توندوتیژیشیان ئەنجام دابێت تەنانەت بەردێکیشیان تەقاند بێ بەڵام دەبینین دەستگیر دەکرێن جگە لەوەی ڕێژەیەکی زۆر لە قوتابی خوێندکار دەستگیر کراون و کاکەیە کەس جەناب بدێت پرسی دەڵێ گەر ڤیدیۆکەی پەیام نەبووایە کە بڵاو بۆ لە سۆشیال میدیای تەنی بەماوەیەکی کورت و بۆگەڵێ بە خێرایی ئەوە ئەویش بەرنادرا ئەو بەڕێزانی کە گیراون ئەگەر فشار نەبووایە احتیمالی زۆرەی ئەوانی شەر بەرنەدرانایە بۆیە بەداخەوە ئەو شێوازە توندەی مامەڵەکردن لەگەڵ قوتابیان و خوێندکاران لای ئێمە دووبارەیە تازە نییە ینی کاک حەکیم ئەگەر ستۆپ بکرایە بەو کەسەی کە شەق ئەدا لە مامۆستاکە لە هەولێر کە شەهید گەرمیان لە گەرمیان شەهیدەکە شەید سورکێ و لە گەنجەکە ماڵە گەنجەکە کە شەید سورکێ و لە سلێمانی شەهیدەکە کە گەنجەکەی تەکیە کە لەم ساڵی ڕابردووە شەهید کرا لە تەکیە شەهیدەکە کە شەهید بڕیار کە خوێندکاری زانکۆیە دەرچووی زانکۆیە لە سید سادق شەهیدەکە ئەگەر ستۆپ بەمانە بکرایە ئەمڕۆ شەقیان لەم بەڕێزە نادا دوێنێ فیشەکیان بە قاچی قوتابیەوە نانە ئەمما کە ستۆپیان پێ نەکراوە ڕاهاتون بەداخەوە لەسەر ئەم جۆرە مامەڵەکردانە بۆی پێویستیشە لێرە ستۆپ بکرێیانی ئیترەمە دوجار بێ دوایین جار بێ کە ئازاری نەوەی داهاتووی ئەم وڵاتە بدەن ئازاری ئەو کەسانە بدەن کە لە ماوەی 15 ساڵی داهاتووە بە ناچاری ئەوان حکومی ئەم وڵاتە هاکەن بە زۆری پێشرکەکەوت دەستگیرکردن هەبووە وەکو کاگاکەروتی شەقدان لەسەر هەبووە ینی فیشەکیش هەبوو بەڵێ دوێنێ قوتابیەک بە فیشک بریندار کراوە بە ناوی فەرهەنگ لە سلێمانی فیشک بەڕانی کەوتووە و ئێستا لە ماڵەوەی ینی بەڵێ دوێنێ لە سەرا فیشک تەقێنراوە جگە لەمانە ئەو گازەی کە بەرامبەر قوتابیان و خوێندکاران بەکارهاتووە کاک حەکیم ئێوە وەکو ڕۆژنامەنووس حەزەکەم لەسەر ئەمە بوەستن ینی ئەو گازە گازێکی سروشتی نییە من هەندێک زانیاریم لەسەر وەرگر دەڵێ بەپی یاسانی و دەوڵەتیەکان ئەم گازە لەم جۆرە بەم چڕیە قەدەغەیە لە عالەما بەکاربهێنرێ مەگەر لە فەڵەستین قەوارەی ئیسرائیل بەکاری هێنابێ ئەو گازەش کە بەکارهاتووە جگەلەوەی بەعدەدێکی هائیل بەعدەدێکی زۆر بەکارهاتووە یعنی ئەگەر بیری بێتت قەباخی گولەکان زۆر ڕێژەیان زۆر بوو ینی ئەمە بەڕاستی جێی داخ و جێی خەمە حەقوای ئێمە هەمومان کار بکەین بۆ ئەوەی بارودۆخی هێور بکەینەوە ئەگەر خەڵکێک دەستی خستۆتە نێو قوتابیانی خۆپیشاندەرە و داخەکە بە قوتابیانی خۆپیشاندەر نەڕێژرێ بارودۆخەکە هەمووان هێوری بکەینەوە چون بەڕاستی توندوتیژی لە مەسلحەت و بەرژەوەندی هیچ کەسێکانی سپاس دەکەم کاکە میرزا ناویشت بەخێر بێ سەبارەت بە مەسەلەی کەوتنەوەی توندوتیژی هیچ کەسی لە ناو قوتابیانە هۆکار بوو یاخود توندوتیژێکی کردووە کە بەم شێوێ بڵێن مامەڵایان لەگەڵا بکریا خودت بەسەر بازگەکردن هەبێ دەستگیرکردن هەبێ تەقەکردن هەبێ بەڵێ بە دڵنیایی ئەکرێت لە ناو خوێندکارانە تووڕێی زۆر هەبێ لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و نەعەدالەتی کە بەرامبەریان کراوە بەڵام ئەکرێ بڵێن ئەگەر هەشبێ ڕێژێکی زۆر کەمەوە کەسیشی نەگەشتەوە بە ئاستێک کە توندوتیژی بەکاربێنێ لە پاڵ خوێندکارانە بە جلی خوێندکارانەوە بە ناوی خوێندکارانەوە خەڵکیان داخلی خۆپیشاندانەکان کردووە هەر دوێنێ لەگەڵ چەند هاوڕێیەک ئیسلام وڵێ دوو شایەت ئێمە دەیان شایەتمانەیە و دادگا شەر دوو شایەتیوێت دەیان شایەتمانەیە خەڵکی تێ هاتووە قسەمان لەگەڵا کردووە لامان داوە لە خۆپیشاندانەکە ئەڵێن لە کوێوە هاتووی ئەڵێ لە داق و قەو هاتووم کاکە بۆ هاتووی من نازانم بۆ هاتووم ئێ سەبەب چی هاتووی وەڵا حەزم لە شەڕە بەڵێ لە داق و قەو هاتووە پۆلیس بینیوێتی بە پۆلیسیش ماوەتەوە تومانە کاکە ئەوەت یەک دەرە ئەوە لە ئێمە نییە فەلەی سەمینە ئەوەی تێک دەرە بەڵێ بۆ کەس خەنجەریان بە دڵنیایی بۆ کەس خەنجەریان پێ بووە چەقۆیان پێ بووە دارکارەباییان پێ بووە هاتووە خۆپیشاندانەکەی بەلاڕیا بردووە دیارە ئەمە مەبەستیتە یەک شتەیە لێرە ئەمانەوەی بڵێم لەگەڵ هاوڕێیانەی کە لە پێشەوە بین و بەیاننامەکەمانە خوێندەوە ئێمە 20 مەترمان بین بوو لەگەڵ پۆلیسەکان یان لەگەڵ هێزە ئەمنیانە لە پاڵ قاچی ئێمە یەکێک لە گازە فرمێزڕێژەکان تەقی کە پۆلیسی لێ نەبوو خۆمە دیارەکێ تەقانوێتی دیارە نوێنەری ئەوانە ئەگەر نوێنەری ئەوان نییە بۆ دەستگیری ناکەن ئەگەر نوێنەری ئەوان نییە
بۆ نایهێنە سەر تیڤی کە ئەڵێن دەستگیرمان کردو بە حساب بۆ نایناسیان بە خەڵک دیارە ئەزان کە خوێندکارە میشانە ناکە و هەر تونند و تیژیە کە کرابێ بە دڵنیایی بە دەرە لە ڕفتاری خوێندکار چکە خوێندکار ئاستی وشیاری لەو بەرزتر باش بەس هەوڵ هەیە بۆی کە خۆپیشاندنەکان تونەتیژی پێ بکەوێ تێبکەوێت و بۆی کە دوای سەر بەڵگە بێت بۆ سەرکوتکردنیان یاخود ئەم خۆپیشاندانە بکرێتە قوربانی ململانەی سیاسی و ئەوانە بە دڵنیایی قوتابیان مەسەرە چۆن مامەڵە بکەن خۆپیشاندەران بە دڵنیایی مێژوو پێمانەڵێ دەسەڵات هەر کاتێک کە ترسابێت لە خۆپیشاندانەکان بە تایبەتە خۆپیشاندانانی کە نمونەیە خۆڕسکانەیە دەستی هیچ حیزبێکی لە پشت نییە وەکو ئەو خۆپیشاندانەی کە بینیمان بە دڵنیایی دەسەڵات هەوڵەدا وەکو چۆن کاتی خۆی ئێمە پێشمەرگایەتیمان نەکرۆ بەڵام بیستمانەها لە شاخ پێشمەرگە بوون جاشەکان ڕۆشتون بەجلی پێشمەرگەوە تعدایان لە خەڵک کردو بۆی سومعی پێشمەرگە لە کەدارکەن ئەمە نمونونەکەیەتی لەمڕۆدا بەڵام بە دیوێکی تر خەڵکی خۆیان نردووە بەجلی خوێنکارەوە هەر بە حساب تعدا لە پۆلیس و ئاسایشکەیان بینە حکومەکان بسووتێنێ بۆی سومعی خوێنکار لە کەدارکە بڵێ تەسویرشتان لایەن هیچ شتێکتان لایە خۆتان یەکێک لە ڤیدۆکان کە بڵاوەوە لە سوشال میدیا گەنجێکێتە ناو زانکۆڵێ با سەرۆکایەتی زانکۆ بسووتێنین ئێمە ڕێگیری لەکەین چەخۆ دەرهێنێ بۆ خوێنکارێک کە ناوی کاک عەبدوڵایە کە لە قوتابیانە چەخۆی بۆ دەرهێنێ چەند خوێنکارێک لێ ئەفریاکەون و دوو کەسی تر بە چەخۆ چەندین جارویستیان هێرشکەنە سەر ئێمە بەڵام ئەوە بوو لەناو خۆمان پشتێنێکی ئەمنیمان دروست کرد بوو چەند گەنجێک بۆی خۆمان پارێزین ئەم پشێویانە ئەمە بە 100% ئیشی دەسەڵاتەوە هەر قسەی من نییە قسەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیە ڕێکخراوەکە باسی کردو ئەڵێ دیارە ئەمە دەسەکە ئێوە خۆپیشاندانەکە بەلا ڕێدابێت باش ئەی قوتابەکان دەبێت چۆن مامەڵە بکەن خۆیان بە دوور بگرن چۆن مامەڵە بکەن ئێمە باسمان کردووە وە لە سەرەتاشەوە وتومانە ئەسڵەن لەگەڵ ئەوانە بین جادەکانیش بگیرێن لەبەرەوە ئیشی خوێنکار نییە داخوازی خوێنکار بریتە لەم چوار داخوازیە بەسەرەکی یەکەم گەڕانەوەی دەرماڵە بۆ خوێنکار کە مافێکی سەرەتایی خۆیەتی و پێشترە لایەن سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی ئێستاوە بڕاوە کە ئێستا خۆی کردو بە کەڕێی شەربەت لەم ڕووداوانە ئەو تاوانباری سەرەکیە ئەمە بڕاوە دووهام داواکەین کە شکۆ بۆ زانکۆ بۆ خوێنکار بگەڕێتەوە کە بریتە لە بڕینی دەستی حیزب لە زانکۆکانە سێم داواکاریمانەوەیە کە خزمەتگوزاریەکانی بەشە ناوخۆیەکان زیاد کرێ و هاوکاریەکان بۆ خوێنکاران زیاد کرێ بە دڵنیایی ئێمە ئەومان ڕاگەیاندووە کە خوێنکار نابێت تونوتیژی بەکاربێنێ ئێمە بە تونوتیژی ناگەین بە هیچ نەتیجەیەک تونوتیژی ئیشی دەسەڵاتە لە هەر شوێنێک تونوتیژی هەبوو بکەرەکەشی نەدوەزرایەوە وەکو ماندێلاڵێ دەسەڵاتی لە پشتە سپاس دەکەم دەچینە هەوی لای کاک مەڕوان کە مەڕوان موسلیم کە لەگەڵمانە کاک مەڕوان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت ئەگەر بە شێوەیەکی گشتی بەڕێزشت باسی دۆخی هەولێرمان بۆ بکەی خۆپیشاندانەکان ئایست ئەمڕۆ شەر بەردەوام بن لەکوێ بەڕێوە چوون مامەڵەی هێزی ئەمنی چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم دەست خۆش بێتین کاک حەکیمجان زۆر سپاس بە خێراتنی میوانەکانی شتەکەم وڵای ئێمە وەکو بەشێک لە خوێندکارانی شاری هەولێر بەردەوامین ئەمەش لە داواکردنی مافەکانمان کە داواکانی باڵێن داواکردنی بەشە دەرماڵەیە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا وەروەها لە بەردەم ساحەی کۆلێژەکان ڕاستی مامەڵەی هێزە ئەمنیەکان هەتاوەکو چەند ڕۆژێک پێشتا مامەڵەیەکی باش بوو بەڵام ئەو چەند ڕۆژەی ڕاستی مامەڵەکە بە جۆرێکی دیکە بوو ئەوڕۆکە حەڵەتی ڕاستی گرتنمان هەبووە بەپێی چەند راپۆرتێکی تیمی کوردستانی عراقی کۆمیتە فۆر پریڤێنشن ئەند تۆرچەر کە دەڵێتن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەی سێ ڕۆژ ڕابردوو لە 91 خۆپیشاندەرە تاوەکو خوێندکار تاوەکو ئێستا بردراوە یاخود وا بڵێن ڕفێنراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بار ناوێشێ دەندەی و تاوەکو ئێستاش خزم و کەسوکارەکانی نازانن کە ئەو خوێندکارانە با بڵێن بەرەوچێ بردراون لە شوێن دەرێکە دەژیر کراون پێما بیتن کە نەک تەنها خوێندکار کە سەنی دیکەشی تێدایە کە با بڵێن سەر بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنینە فمەداواکارین لە دەستگا ئەمنیەکان لە بۆی بە شێوازێکی مەدەنی خۆپیشاندانەکە بەڕێ بچێتن بە شێوازێکی هەرسیانەتەوە بیتن ئەو کەسانی کە دەستگیر کراون بەربدرێن بە تایبەتی بڵێن ئێمەکو لە کۆلێژی پزیشتی چەند کەسێکمان هەیە لە کۆلێژی پزیشتی تاوەکو ئێستا دەستگیر کراوە داواکانی کە سۆراغیان بکرێتن و هەروەها بەربدرێن چونکە فی کل ئەحوال ئەو داواکاریانێک کە خۆپیشاندەران هەیتیان لە بۆ مەسلحەتی نەک خۆمانە لە بۆ مەسلحەتی کچ و کوڕ و خوشک و برای ئەوانیشە و داواکارین کە هێزە ئەمنیەکان بە شێوازێکی نەرم و بە شێوازێکی مەدەنیانە بەرامبەر خۆپیشاندەران بزرێنەوە چکۆ خۆپیشاندەران گولیان پێ نییە یان باڵێن ڕۆمانیان پێ نیە تاوەکو دژی حکومەت بزرێنان دژی هێزە ئەمنیەکان بزرێنەوە تەنها ئەوەندەیە کە داوای بەشە دەرماڵی خۆیان دەکەن و داوای دەکەن کە شکۆ بۆ زانکۆکان بگەڕێنێتەوە. باشە کاک مەڕوان سەبارەت بە دەرماڵ ئەوەندە بارگانێکی قورسە لەسەر حکوومەت کە وەڵامی تاکو ئێستا وەڵامی ناداتەوە تەنات باسییان کودە بڕە پارەیەک بۆ بەشە ناوخۆیەکان و
بۆ دۆخی قوتابیانی کەم دەرامەت تەرخان بکرێت؟ ڕاستی کاک حەچین گیان بەش دەرماڵە معلومە لە لای هەموو قوتابیان و لە لای حکوومەتیش کە ئەو بەڕێی کە دیاری کردووە لە بۆکە قوتابیانی کە لە بەشە ناوخۆیەکان دەمێنێنەوە بڕەکەی 600,000 دینارە بۆ هەر قوتابیەک و لە بۆ ئەو کەسانەی کە لە ناو شارن و لە بەشە ناوخۆیەکان نامێنەوە بڕەکەی 40,000 دینارە. طبعاً کاک زیاد جەبار سەرۆکی لێژنەی دارایی پەرلەمانی کوردستان ئەو ڕۆژە چەند داتایەکی وردی بڵاو کردەوە لەسەر ژمارەی خوێندکارانی بە شێوەیەکی گشتی لە هەموو زانکۆ و پەیمانگاکان لە کوردستان ئەمە بە شێوازێکی گشتی 150,506 خوێندکارمان هەیە لە هەموو زانکۆ و پەیمانگاکان لە ناو شار ئەوانەی کە ناو شارن و چلەزاری وەردەگەرن 84,505 خوێندکارمان هەیە بەڵام ئەوانەی کە لە دەرەوەی شار باڵێن هاتوونە لە داخلەکان دەمێنەوە 66,055 خوێندکارمان هەیە کە ئەوانە بڕی 600,000 دیناری مانگانە بەشە دەرماڵیان حەقخێ لە لای حکوومەتی کە ئەگەڵ بیان ناتێ بە ئەگەر شێوازێکی گشتی هەمووی لێک بدەینەوە دەبینین دەکاتە 7 ملیار و 343 میلیۆن دینار و 500,000 دینار هەر بەپێی چەند ئەندام پەرلەمانێکی لێژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان یوانە کاک عومەر دەڵێتن 1 تریلیۆن و 200 میلیارد دینار داهاتی مانگانە و کوردستان داهاتی مانگانی هەیە یعنی ئەگەر ئەو نسبەی وەگرین ئەوەی شەوی وەگرین کە مانگانە دەکاتە چەند وەگە بەشە دەرماڵە لە داهاتی کوردستان دەربهێنرێتن دەبین دەکاتە لە 100 کەمتر یعنی کە 100 کەمتر بیتن دەکاتە 0.6 لە 100 نسبێکی زۆر کەمە ئەگەر حکوومەت کە ئامادە بیتن بۆی کە بەشە دەرماڵی قوتابیان سەرف بکاتن و بەپێی هەر بەپێی قسەی دکتۆر ڕێواز سەرۆکی پەرلەمانی کوردستان کە دەڵێتن داهاتی کوردستان بەس لە داهاتی نەوتی 900 میلیارد دلارمان بەدەست دەکەویتن کە دەکاتە نزیکەی 1 تریلیۆن و 312 میلیارد دینار کە بە هەموو ئەو ڕقەمانی کە لە بەدەست هەیە لە بۆ داهاتی کە لە کوردستان بەدەست دێتن لە مقارنەتەن بەو داهاتی کە پێویستە لە بۆ خەرجکردن لە بەشە دەرماڵی قوتابیان لەوانەی کە لە ناو شاریان ئەوانەی کە لە بەشە ناوخۆیەکان دەمێنەوە ڕاستی نسبەکەی زۆر کەمە نسبەکە شتێکی وانەیە کە بارگەرانی چەستە حکوومەت دروست بکاتن و داواکەش قانونیە و یاساییە کە حکوومەت و وەکەوەی کە تازا و میوانەی کە سلێمانی ئاماژە بێگرت حکوومەت بەخۆی بە شێوازێک قانونی ڕێژە خستووە کە پێویستە پێوەست بێتن پێوە بەڵێ سوپاس دەکەم کاک مڕوان بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورد و دەگەڕین وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سیمە خامگەرم و لای بەڕێزت سەبارەت بە مەسلەی دەرماڵە ئەگەر دەرماڵە تاکو ئێستا هۆکارێکی حکوومەت بڕیاری کەوتونیداوە سەبارەت بەوەش کە ئەو بڕیاری کە دراوی ڕوونیەکی لایەوە هەیە بەڵام بڕەپارەیەک بۆ نازام بەشە ناوخۆی و قوتابیانی کەم دەرامەت بڕێرێک درێ لەمەوەی پێشوە کە نازانین تاوکو چەند ڕاستەکەڵێن مەسەلەن حکوومەت بڕەپارەی یەکەم تەنها بۆ خوێندکارانەی کە بواری داراییان زۆر خراپ ئێخۆ باشە حکوومەت وەحی بۆ ناتوە توزانی ینی کام خوێندکار باری دارایی زۆر خراپە کامان باری دارایی زۆر باش ینی من هاوڕێم هەیە لە باشە ناوخۆیەکان ئای زۆر وەزی خراپیان مەسەل نمونەیەکی بچووکم پارکە لە پاسی خەتە هاتمەوانە هاوڕێک سرپانی بەگەمەوەتی تخۆ 500 کرێ پاست پێ ئای 500 چێکە تۆ نەتوانی ینی من شۆگەی خەوم لێ ناکەوت بە جدی لەبەر ئازاری وجدان کایانە کەسێ باری دارایی ئاوە ئەی باشە حکومە نایێتەوە بۆ بجەزە بەلاحەوە نەتوانین دەرماڵێکی بچووک مافێکی سەردای خوێنکار جێبەجێ بکەی باشە بەس هەندێک ناوەندی ڕۆژناوەی باز دەکەن کە بەرپرسانی حکومەت وتیانە بە شێوی ناسینە ژێرفشاری ئەوەی کە لە ژێر فشاردا دەرماڵە بگەڕێنەوە یەوەکو قوتابیان بڵێ هەر بەردەوام دەبن لە ناڕەزایەتی و ناڕزایەتی دەربڕین بەڵێ ئێمە وەکو خوێنکار هەر بەردەوامی تاکو و مافی تەواوەتی خۆمان بەدەستنی کەس بچووکترین و ساعتری مافی ڕۆی خوێنکارە باشە بەس سەبارەت بە هەڵوێستی مامۆسایانی زانکۆ بێ ڕێکخراوەکان بێ چنی توێژەکان بێ لاستی پێویستە بۆ ئێوەی قوتابی هەڵوێستەکەی هەر بە تەنیان ئێوە بڵین بەڵێ لاسێکی پێویستانە بەڵام جگەی خۆشحاڵێکە من زۆر مامۆسای خۆمە بۆیانە زۆر مامۆسایانی تر هەبووە کە بەشداریان کردو لە خۆبی شاندانەگەڵ بگرە زۆر پشتی خوێنکارانیشیان کردو بڵگە بە بەڵکو بە میدیاکانی شەوانە بەڵێ بەس ئەو حاڵەتێک بڵێن بۆچی نەبووتە حاڵاتێکی فەرمی ڕاگەندا و چکە هەم مامۆسایانی زانکۆ بێ هەم چین و توێژەکانی تر بێت زیاتر بڵێن تەنیانی نێوە وەکو خۆپیشاندەرەکان ئەوەسم
ئێستا تەنها نوێنەری خۆمایە چکە هیچ نوێنەرێکمان نییە ڕاستە حیزب یانی زۆر تداخلی خۆپیشاندانەکەی کردو بەڵام بەداخەوە ئەوە نیە ینی کەسێک بە ڕۆڵێکی زۆر سەرەکی هەبوو بێت و بتوانێت ینی مافی ئێمە بگەڕێنێتەوەوانێ بە تەواوەتی بەزێ وەکو خۆتان دژی ئەوەن کە تونوتیژی بەکاربێنرێن بە خۆپیشاندانەکەش بکرێتە قوربانی ململانەی سیاسی یاخود ئەو دۆخی کە لە سلێمانی بەتەکید ئێمە هەروەکو چۆن دەستیشمان پێکردو بە خۆپیشاندانێکی زۆر مەدەنی دەستمان پێکردو و هەروواژە بێت چونکە خۆپیشاندانی مەدەنی کاریگرترین جۆری خۆپیشاندانە لە هەموو جیهانە لەبەرەوە ئێمە خوێندکاری ئەخلاقیەتی خوێندکاری ژۆی بە شێوازێکی مەدەنی و تەنها چەک ئێمە تەنها قەڵەمەکانمە بۆ کە لەو ڕۆژێ بەکارمانێنەوە بەڵام زۆر بەداخۆ ینی زۆر ڕەفتای توندوتیژیمان بەرامبەر کراوە لە بەرامبەر ئەوەیە باشە بە زۆکۆی کە میش باسی بۆ خۆپیشان تەنها بۆ دەرماڵە نییە ئێمە دەرماڵتەنها ناکەین بە سەقفی داواکاریەکانمان بۆ پەروەردە و بۆ زانست و بۆ زانکۆ و بۆ قوتابی بۆ مامۆستا ئێمە وەکوتم دەرماڵە هیچ ناکەین بە سەقفی داواکاریەکانمان بەڵکو داواکاری ئێمە زیاترە دەرماڵە بەڵام دەرماڵە مافێکی سەرەتایی هەموو خوێندکارێکە وابێ بۆ شوان بگەڕێنرێتەوانە. بەڵێ سوپاس دەکەم کاکاسۆ بگەڕێم وڵای بەڕێزت سەبارەت بووی ئەگەر حکوومەت وەڵامی قوتابی خۆپیشان دەرنەداتەوە خەڵک کۆچ دەکە هەر وەڵامی نادرێتەوە بایکوت دەکە هەر وەڵامی نادرێتەوە ئەی دۆخ کەچی بەسەدێ منی چارەسەرێک نەبێ نە بۆ قوتابی دەرماڵی بۆ داوین نەبەلی کار بۆ گەنج ناوانەی کە کۆچ دەکەن بڵێن چارەسەرێک خۆی گەور لە قورآن چیە فەرمێ کاک حەکیم لەهم قلوب لا يفقهون بها لەهم ئاذان لا يسمعون بها گوێچکیان هەیە بەس پێی نابیستن بەکاری ناهێنن بۆ بیستن دەزانی ئێمە تووشی دیماگۆیجێت و دووفاقی و ئەمانە بووین یعنی چۆن لەم لاوە دەڵێ بە گەنجان وڵات بەجێ نەهێڵن لەو لاوە هیچی ناداتێ بۆ ئەوەی کە وڵات بەجێ نەهێڵێ ئەدا بەسەریا ئەڵێ بێ لە شوێنی خۆش تا بوەستی ئێمە ئەگەر بمانەوێ گەنجان دڵیان بە وڵاتە خۆش بێ بێ لانی کەمی داواکاریە سەرەتاییەکانیان داخوازی سەرەتاییەکانیان جێبەجێ بکەین کاکە خۆ دەبێ گەنجێ پارێکی لە گیرفانە بێ بۆ ئەوەی دەچێتە زانکۆ بتوانێ سکی خۆی پێتێرکانی وەڕوان دەیان و سەدان گەنجمان هەیە مامۆستا حەکیم کە پارەی فەلافلێکی پێنێ لە کافتەریاکەی زانکۆ بیخوا دووبەڕێزە هەردووکیان خوێندکاری زانکۆن باشم ڕاستیە زانن کە ئەم نمونەی کە دادە باسی کرد نمونەی ڕۆژانەی قوتابیان و خوێندکاران لە 2014 ئەم نمونانە بەردەوام ڕێژەکان لە بەرزبوونەوەیە خۆ پێش 2014 ئەم نمونانە هەر هەبوون بابەتی ڕێژەی هەژاری هەر بەرز بوو هەر هەبووە بەڵام بارودۆخە فەرقی هەبوو ینی قوتابیەک 40,000 60,000 ئەگەر لە دەرەوەی شار بووایە و بەشەناوخۆی وەرنەگرت هەیە 100,000 وەردەگرت ئەم پارەیە ینی بەڕاستی جێی بۆ پڕەکردەوە گرفتێکی بۆ دروست نەکرد جۆرە لە مطمئنی بۆ دروستە کرد کارێکی کرد ترکیزی لەسەر خوێندنەکەی بێ ئەمما لە دوای 2014 بە پاساوی بابەتی شەڕی داعش و قەیرانی دارایی کە ئەم بڕەپارێ ئەم بڕە هاوکاریە مانگانەیە فەقیرانەی قوتابیان و خوێندکاران دەبڕدرێ بەداخەوە ڕێژەی و حاڵەتانی کە ئاوا جارجار باسەکەی لە میدیاکانەوە بەردەوام لە بەرزبوونەوەیە ینی بەڕێزان یەکشت هەیە زۆر گرنگە ئاگامان لێبێ ئەو کاتێک کە مرۆڤ پاری لە گیرفانە نییە فکی بۆ داهێنان ئیژ ناکە ناتوانێت لەسەر خوێندنەکەی کارێ بکات داهێنانی تیا بکە تەنانەت ناتوانێت زاڵ بێ بەسەر ئەو چەند مەلزەمەیەشی کە پێی دراوە لە زانکۆوا بۆ ئەوی کە پێی بخوێنێ بۆ چونکەورە پاری لە گیرفانانیە ئەو کاتێک کە مرۆڤ سکی تێر نییە سکی بەتاڵە بیر تەنها لەوە ئەکاتەوە چۆن سکی خۆی تێر بکە بۆیە یەکێ لە گرفتەکان لە دوای 2014 توانین بڵین ئاستی زانستیش دابەزیوە ئاستی زانستی زانکۆکانی هەرێم بەردەوام ئاستەکەی لە دابەزی نایە بەپێی ئەو ڕانکینەی کە ڕانکینی عالەمی هەیە کە ئێمە کوڕەخرای قوتابیانی کوردستان بەردەوام سەرنجمان هەبووە لەسەر ئەمە و سەرنجەکانمان بە شوێنی خۆی گەیاندووە بۆیە ئەو هاوکاریە وێڕایە ئەوەی کە کەمیشە بەڵام باوەڕم وایە جێیکی باشی بۆ قوتابیان و خوێندکاران پڕ کردێتەوە بۆی ئێستا ئەو سەحەکیم دوو کەیسی جیاوازمان هەیە کەیسێکیان کەیسی خۆپیشاندان و گردبوونەوە و توندوتیژیانەیە کە لەم چەند ڕۆژی ڕابردووە ڕوویان داوە و کەیسێکیشیان ئەوەیە کە بەهۆیەوە ئەم شتانە دروست بووە کە بابەتی داواکاریەکانی قوتابیان و خوێندکارانە ئێمە ئێستا تەرکیز زیاتر لەسەر ئەمەی دۆمیە ئەمە یەکەمیانە بابەتی خۆپیشاندان و توندوتیژی و نابێ ئەمە داخوازیەکان ون بکە چون حکوومەت بەداخەوە زۆر ئیش لەسەرەوە کە داخوازیەکان ون ببێ ینی سەرۆکی حکوومەت نازانم وتەبێژی حکوومەت پێری قسەی کردووە تەرکیزی لەسەرەوە یاڵێ قوتابیان و خوێندکاران سوکایەتیان بە ئاڵای کوردستان کردووە تەرکیزی لەسەر بابەتی دەرماڵەکانی لە کاتێکا دەرکەوت ئەوەی بابەتی ئاڵای کوردستانەکەش وانیە و هی ساڵێک لەمە پێش هی ساڵی 2020 هەڵگرتنەوەیە بەڵێ ینی مەبەستم ئەوەیە ئێوە تەشیرکردنە ینی خۆ مە بەلا ڕێدابردننی داواکاریەکانی قوتابیان و خوێندکارانە گرنگی دەدانە بەو هەموو معاناتەی کە قوتابی تایەتی بەو هەموو ناڕەحەتەی کە قوتابی تایەتی بەڕاستی ئەم بەڕێزانە حکوومەتی هەرێم دەبوو باوک بواە دەبوو دایک بواە ئەمما نە باوک بووە نە دایک بووە ینی هەر دەردیاڵێت تەنها
ناڕەحەتکردنی قوتابیان و خوێندکارانی لە ئەستۆ بووە ئێمە بەڕێزان ئێستا قوتابیان و خوێندکاران داوایەکەن داواکاریەکەیان زەق بۆتەوە گەڕنا حەوت ساڵە بە پچڕی داخوازی قوتابیان و خوێندکاران بۆ دەرماڵە هەبووە بەس پێ ئەگەر وەڵام نەدرێنەوە هەر دەستگیرکردن هەبێ بەسەر بازکردن هەبێ دۆخەکە چی لێدێت ئەمە چارەسەر نییە هەڵبەت مەبدەیەنەوەندەیە ماگەدار بین کاک ئەمیری شەر ئاگادارەکە چالاکوانانی خۆپشاندانەکان شتێکی وایان بۆ دروست بۆ تا ئەم بارودۆخی سلێمانی کەمێک تێدەپەڕێ خۆپشاندانەکان ڕابگیرێن ینی قەناعەتێکی ئاوا دروست بوو چەند ڕۆژێک تاوەکو ئەبووی شتەکەن تێکەڵاو نەکرێەوە بەڕاستی قوتابی خوێندکار لەو بینە هەر قوتابی خوێندکاری داماوە ینی زەرمەند و زیانمەندە بەڵام قوتابی و خوێندکار ئەو سەردەمە بەسەر چوب خەڵەتێن بۆەوەی کە واز بێنن لە داواکاریەکانی خۆیان جیلی نوێ داخوازیەکەی کە دەکات دەبێت سەر بگرێ و دەبێت حکوومەتیش زۆر باش لەم ڕاستیە تێبگا بەڕێ سەرۆکی هەرێم قسەیەکی کرد لە ماوەی ڕابردووتی جیلی تازە نازانن ئێمە چیمان کردووە کورد دەبێت زۆر سپاسی خوا بکەن کە نازانن چیتان کردووە ینی ئەوە کە بزان چیتان کردووە ئەوەندەی تر تونە بنەوە ئەوەی تر جیڕەبنەوە لەسەر داواکاریەکانی خۆیان بۆیە مبدەئیەن ئەم جارە قوتابی خوێندکار ئەوەندە ئێمە ئاگادار بین لەگەڵ یان نابین سوورن لەسەر داخوازیەکانی خۆیان بەڵام مەدەنیانە سوپاس دەکەم کاگەمی سەبارەت بە خۆپیشاندانەکان تا و بارودۆخی سلێمانی ئەو ململانەی لە نێوانی کێتیە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە خۆپیشاندانەکان ماوەیەک بوو وەستێنرێ یاخود چی بەسەر بێت بڵێن بەڵێ بە دڵنیایی ئێمە کەمێک پێش بەرنامەکەەوە 20 دقیقە پێش بەرنامەکە بۆ گروپی گەورە گەورە دروست کرا بوو ئەم دوسێ ڕۆژە لە نێوان خوێندکاران لە نێوان فێرخوازان و قوتابیانەوە گەشتین بە نەتیجەیەک تا ئەوەی کە ئەم کێشە حیزبیانە ئەکەوێ بەلایەکە لە بەرێ ئێمە نامانێ ببین بە تەرف لەم کێشاوە نامانێ ببین بە سوتەمەنی خۆپیشاندانەکە ڕابگرین و بە بەهێزی بگەڕێنەوە لە کات و دەرفەتی خۆیان باشە بۆی نەبنە بەشێک لەو ململانەی سیاسیە بەڵێ بە دڵنیایی ئێمە بڕیاری هەموو ناوچەکانەوە وەسم لە سنووری پارێزگای سلێمانی سەرپەرشتیانی خۆپیشاندانەکان ڕێی زانکۆی کەلار پەیمانگای دەربەنی خان زانکۆی هەڵەبجە پەیمانگای هەڵەبجە زانکۆی سلێمانی پۆلتەکنیک ڕانیە قەڵاتجێ دووەک ئەوانە چەند خوێندکارێکە بوو ئەوانەی کە ناڵێم نوێنەر بوون چکە کە ئێمە قسەمان زۆر کردو نوێنەر نین دەرفەتەکە زیاد بووە کە قسە بکەین ڕەنگە خەڵکێکە بێ شەرمی کردبێ یاننا ئەم خۆپیشاندانە کەس نوێنەری نەبوو بۆی ئاوا سەرکەوتوو بوو خۆڕسکی بوو ئێمە بڕیارماناوە خۆپیشاندانەکە ڕاگرین بەڵام داواکاریەکانمان ڕناگرین و بەردەوام بین لەسەری باش سەبارەت بە مەسلەی تۆمەتبارکردنی خۆپیشاندەران بە تایبەتی لەسەر مەوزوعی ئاڵای کوردستان ئەوە هەوڵێک بوو بۆ بەلا ڕادیابردننی بڵێن خۆپیشاندانەکان و خۆتزیینەوە لەوەی کە داواکاری قوتابیان جێبەجێ بکرێت ئەوەی کە هەر تەشیریشان پێکردن وتیان کۆمەڵی خەڵکی سەرڕۆ وەڵی ئەوەی ئێمە ئاگاداری تاریخ بین نەبووە دروست نابێتەوە لەم دوو حیزبە یعنی زیاتر سوکایەتی بە ئاڵای کوردستان بکە تۆ سەیری 30 ساڵی ڕابردوو کە لە ژێرە ماڵا چیان کردووە یەک کۆمەڵ لەش فرۆشیان هێناوە بەسەر خوێنی شەیدانە کردویانە بەشێت یەک کۆمەڵ خەڵکی بەتاڵ و بێئیشیان هێناوە کردویانە بەشێت کۆمەڵێ بەناو هونەرمەندیان هێناوە کردویانە بەشێت لە ژێر ناوی ئەم ئاڵا هەرچی ئەوەی ئەخلاقی بێ بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێت با پرسیارەکە ئاوا بکەینەوە سەرۆکی حکوومەت و حیزبەکەی لەگەڵ جێگرەکەی و حیزبەکەیە کێ لەوان زیاتر سوکایەتی بە ئاڵای کوردستان کردووە خوێندکار چۆن سوکایەتی بە ئاڵای کوردستانەکە نایکا بە دڵنیایی خوێندکار پێی وایە ئەمانە خراپن پێی وایە ئەمانە میوانن ئەبێ بڕۆن لە وڵاتە 100% میوانن ڕەنگە بەیانی ئێمە بکوشن بەس خوارجی لێک دروستە بێ ئەم میوانانە لە ماڵە بکاتە دەرەوەنیە لە ڕاستیە خوێندکار سوکایەتی بە ئاڵای کوردستان نەکردو ئێمە دوێنێ زۆربەمان ئاڵای کوردستانمان پێ بووە و قسەمان کردووە لەسەرەوەی کە ئاڵا ڕەمزی ئێمەیە ڕەمزی ئەم کوردستانەیە و دەسەڵات ئەم ئاڵا بەی خۆی نازانێ ئێوێ ئەمانە لابە ئەگەر ڕاستەکەن کاتێک کە هێزە عێراقیەکان هاتن لەسەر ئەو ئاڵا تەعدایان لە شەرەف و ناموسی کورد کرد لە کەرکووک و لە دووسخورمات و بۆ هەڵوێستیان نەبوو کاتێک کە سوپای وڵاتێک یەت سوکایەتی بە ئاڵای ئەم هەرێمی کوردستانەیە کە ئای سووتێنێ هەرچی پشتی خراپە پێڵێ دەڕۆژ پێشەسە ئەڵێن وەزیری حکوومەتی تورکیا ئاڵێ وەزیری ناوخۆی پێم وایە ئاڵێ شوێنێک نییە بە ناوی کوردستان ئەرێ بوو لە ئاستی ئەوان لاڵن لە ئاستی ئێمە کە ئەم قەڵەمەمان پێ ئاوا گەرم و گوڕن قەزیەکە چییە قەزیەکەەوە ئێمە بە ڕێزین و ڕێزیان لێگرین باش هەموو هەوڵەکە بەوە بوو کە خۆپیشاندەرە ناشرینکردنەوە هەوڵە سەرکەوتونەوە یا خۆپیشاندەر بەو شتانە ناشرین نابێ ئەم جارە وەکو پێشتریش ئاماژەمان پێدا جوانی ئێمە لەوایە ڕێگرین لە ناشرین بوون وەکو ئەو بەرنامە ئێوە دنیا و قیامەتە بێم هەیە دنیا و دیناڵێ ئێمە هاتوین جیاوازیەکان باسەکەی ناتوین تێکی بین جیاوازیەکان زۆر زۆرە جیاوازیەکان گەشتۆ بە ئاستێک کە پێشتری شتومانە خوێندکار هەیە 5,000 پێ داداڵە خوێندکارێک کری پێنیە بۆ پاس بەڵام کوڕی سەرۆکی هەرێم خاوەنی زانکۆیە
ئێماتین ئەم جیاوازیانە باسکەین و حەق بگێڕنەوە بە خوێندکار. سپاس دەکەم بەڵێ بەڕێزان بەر لە بچینەوە هەولێر لێدوانێکی مامۆستا نەبیل مدریکمانەیە کەمڕۆ خۆپیشاندانێک بەڕێوە چوو بۆ پشتگیری لە قوتابیان لەلایەن کۆچبەرانی بیلاڕوسیا و بەیەکەوە دەبینی. بەڕێزان ئەمڕۆ تقریبان دەیەمین ڕۆژمانە لە ناو ئەم کەمپە داخراوە 15 ڕۆژ لە ناو جەنگەڵەکە بووین ناو دارستانەکە ژیانی ئێرە و ئەوەمان زۆر جیاوازی نییە بەڕاستی خەڵک لێرە بێزار بووە نانخواردن وەک پێویست نییە سەرما هەر ساردە تەوالێت و حەمام و ئەو شتانە هیچ وەک پێویست نییە بۆیە خەڵک لێرە نیگەرانە خەڵک دابش بۆ بەسەر دوو بەرەیە بەرەیەک پێی وایە ماڵەوە چارەسەرە هیچ هیوایەک نییە بەرەیەکیش پێی وایە هێشتا هیوا ماوە ئەبێ سنوورەکان تێپەڕێن و بچنە ئەوروپا وڵاتی دڵخوازی خۆیان هەڵبژێرن سەبارەت بە خۆپیشاندانەکەی ئەمڕۆمان کە کردمان خۆی لە چەند تەوەرێکابی بۆ چەند مەبەستێک بوو یەک لەوانە پشتگیریکردنی خوێندکاران و فێرخوازانی خۆمان بوو لە کوردستان پێیان ئەڵێین هاو دەرتانین لەگەڵتانین کێشەی ئێوە کێشەی ئێمەیە ئەو کێشانی کە ئێوە بەدەستیەوە ئەیناڵێنن ئێمەش لە هەمان ئەو کێشانە ڕامان کردووە ئێوە لەوێ لێتانەدرێ ئێمە لێرە لێمانەدرێ جا بۆیە لەگەڵتانین پشتیوانتانین هەرچیەک ئێوە داوای بکەن ئێمەش داوایەکەین ئێوە کە سوکاری ئێمەن بەشێکی دیکەی خۆپیشاندانی ئەم ڕۆمان تایبەت بوو بە ئەو لێدوانە ناڕاست و نادروستانەی کە بەرپرسانی حکوومەتی هەرێم سەبارەت بە ئێمە ئەیدان لەوانە ئێمە حیزبێکی دیاریگرا و ڕابەرایەتیمانەکە لەوانە ئێمە خەڵکی گێرە شێوێنین خەڵکی نازانم تیرۆریستین و شتانە هەندێک نازنا و ناتۆرەمان بۆ هەڵواستراوە گانی دوورە لە واقعیاوە ئێمە مناڵمان لەگەڵایە ئێمە گەنجمان لەگەڵایە ئێمە پیاوی بەتەمەنمان لەگەڵایە ئێمە ژنی دووگیانمان لەگەڵایە جا لەبەرەوە ناکرێت زۆر عیبە شەرمەزاریە داوەشینە بۆ دەسەڵاتێک سیناروی جۆرا و جۆر بۆ کۆمەڵێک گەنجی خێر لە خۆنەدیوی لە نیشتیمان ڕاکردوو هەڵواسێ زۆر سپاس بۆ مەلای جارێکتر دەستڵاوتان لەبێت کاک مەڕوام گەڕین و لای بەرز دوودا قەش بۆ بەرز دەگەر شتێکت مابێت لەسەر دۆخی بەشە ناوخۆیەکان و بارودۆخی قوتابیانی خۆپیشاندەر و داواکاریەکان لە هەولێر سوپاس دەکەم بە کورتی بێ بەڵێ کاک حەشیم وەڵاهی بە نسبەتی دۆخی بەشە ناوخۆیەکان بە حکمی کە لە هەولێرێ بەشە ناوخۆیی من زۆرە باڵین زانکۆکانمان زۆرە لە باندێکە قوتابیانی بەشە ناوخۆی مانگە لە زۆر هەیە چەندی نمونەمان هەیە نمونەمان هەیە کە بە شکلێکی عام تەڵەبەکان قوتابیانی کە لە بەشە ناوخۆیەکان دەبینێنەوە پارەی ناخواردنیان پێ نییە یان مەسەلەن قوتابیمان هەیە بەس لەبەوەی کە پارەی ناخواردنەکەی برادەرەکانی لە بۆی بدەن ئامادەیە مەسەلمان کە بە کاملی جلچیان بشواتن یا مەسەلەن قوتابیمان هەیە سێ مانگنەیتانە بچێتەوە ماڵەوە بەس لەبەرەوەی کە مەسروفی چوون و هاتنەکەی پێ دابین نەکراوە لەبەرەوەی کە لە ماڵەوە خوێندکاریان هەبووە بە هەمان شێوە هەر مەسرفی خوێندکارەکەی ماڵیان پێدابین کراونیان تانوێت مەسرفی هاتوویەکە دابینەکەن فەلەباندێکانی بەشەی ناخۆیەکان لە بەشکلێکی عام لە وەزعی ناخۆشدانا ئەوەی کە لە بەش ناخۆیەکان دەمینێتەوە ئەمە کەسانە کە قوتابی هەژارن وەڵام ئەوانی کە مەسەلەن وەزعیان باشە کە ناوی لە شارێکی دیکە دێتەوە یان دەچێتەوە شارەکەی خۆ لە باشێکی ئەکی دەخوێنێتن یانش دەچێتن لە ئەوروپا لە وڵاتانی دیکە مەسەلەن دەخوێنێتن ئەن مەسەن چی نەداوە لە کوردستان تاوەکو مستەقبەڵێکی باشین دەکوانە بخوێنێتن بە نسبەتی داواکاریەکانمان داواکارین لە هێزانەکان ڕاستی کە بە نەرمی مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران بکەن چونکە فی کولی ئەحوال ئەوانش کوڕ و کچیە وڵاتەنە بە هەمان شێوە بەخۆشیان و خوشک و برای خۆشیان کە مستەفید دەبن لە وەزعەیە بە نسبەتی خۆپیشاندانەکان هیوادارن بە شێوازێتی مەدەنی بەردەوام بێتن ئێمە وەکو خوێندکارانی شاری هەولێر بە هەمان شێوە هاوشان لەگەڵ شارەکانی دیکە بەردەوام دەبین لە داواکردنی مافەڕەوەکانمان بە شێوازێکی مەدەنی ئەوان هەقارارێکدن ئینشاڵڵا لەگەڵیان بەردەوامین و زانکۆکان و ڕاگرایەتی کۆلێژەکان داواکارن لەیان بە تایبەتی مامۆستاکانی زانکۆ دەستیان سوو بکەن بە غیابات نەدانی تەڵاوانەی کە بەشدار دەبن لە گردبوونەوەکان چونکە ئەوانیش لە خۆشخانە ناسن ناو خۆپیشاندانەکان حتمەن معانەتەشیان هەیە لەبانی بەشداری خۆپیشاندانەکان دەکەن و داواکارین کە وەزیری خوێندنی باڵا بە شێوازێکی ڕاستەوخۆ بێتە سەخت لە بۆەوەی کە داوای خۆپیشاندەران تەئید بکاتن و لەگەڵیان بێتن و تاوەکو زیاتر میسرات بداتە ئەو گردبنەوەی کە هەیە لە هەموو شارەکانی کوردستاندا سپاس دەکەم کاک مەڕوان سپاس دەکەم
سیماخان ئەگەر بەڕێز شتێکت مابێت لە کۆتایی کۆمەتێکماڵم هەر میلەتێک ئامادە نەبێجارێ باجی سێبەرزی و مافی خۆی بە تاکو باجی زەلیل و داماوی خۆی بات و سواسی هەموو ئەو کەسانە شەرام کە پشگیری خوێندکارانیان کردووە و ئەمە بڵم کە ڕاستە ئەم خۆپیشاندانە هی خوێنکاران بوو بە خوێنکاران دەستی پێکرد بەڵام حەزەکان مامۆستایانی ناڕازی و هەروەها ئەو دەرچوانی چەند ساڵی ڕابردوش لەگەڵمانە بن زۆر سپاس زۆر بە کورتی سێ پەیام یەکەم ئەو بڕیاری کە حکوومەتی هەرێم دەری کردووە بۆ بابەتی هاوکاریکردنی بە شەناخۆیەکان وەڵام گۆی داخوازیەکانی قوتابیان و خوێندکاران نییە ئاو ناکا بە ئاگرا بنزین ئەکا بە ئاگرا حەلی ناکە پێویستە بە زووی بێنێت پێشەوە و هەوڵ بدەن بە تەواوی حەلیکەن دووهەم تا ئێستا چەند بەڕێزێک لە سلێمانی ماون و دەزگیر کراون و ئازاد نەکراون بناوەکانی بەڵێن ئاریاس مهر و ڕاوێش ئەم چوار کەسە پێم وایە دوو کەسی تری شەر گەنجن و ئەنی تەمەنێکی کەمیان هەیە هێشتا ئازاد نەکراون داوا ئەکەین تکایە و کوڕەخلای قوتابیانی کوردستان بە زووی ئەو بەڕێزانە ئازاد بکرێن لە کۆتاییش داوام هەیە بۆ هێزە ئەمنیەکان تکایە نەرمونیانتر مامەڵە لەگەڵ گەنجانی وڵاتەکەمانە بکەن و تکایە قوتابیان و خوێندکارانیش بەڕێڕەوێکی ڕاست و دروست خۆپیشاندانەکانتان ئەنجام بدەن بۆ ئەوەی کە بیانونەدەن بەدەستەوە. سپاسن کاگەمیرگەزانە شتێکت ناوێت کوردی سپاس. وڵات سەبارەت بۆ بڕیارێکە لە وەزارەتی خوێندنی باڵاوە بن لە حکوومەتی هەرێمەوە دەرچوە چکە بڕێڕەکارێکە ناڕوون جا ئەوەی کە ئەڵێن بەحساب بۆ فەقیر ئەم حکوومەتە و بەڕێوەبەرانی ئەم حکوومەتە نییە خۆیان زۆر ئاستیان نزمە نییە زۆر نەفسیان نزمە نییە زۆر سوکن وازان خوێنکاری فەقیریە باسی خۆی گاڵێ من فەقیر و پارەم بنێ با بە کوڕی فەقیر سەری بەرزە کوڕی فەقیر سنگی بەرزە کوڕی فەقیر تەنازل ناکە بۆ 5,600 ئەمانە ئەوەشی کە داوایەکەی ئەڵێن با بۆ هەمومان بێ خۆ کوڕی فەقیر وەکو کوڕەکانی ئەوانێ بێتە نازولکە بۆ پارەی 5,600 یەک نمونەشەیە حەزەکەم لێرەوە بێڵێم پێم وا بێ کاکەش ئاماژەی پێدا خوێنکار هەبوو دوێنێ ئێمە پێرە باسی شتێکمان کردوتمان وەکو ئاخرشت پێمان وتنوتمان کێ چیرۆکی تراشیدی هەیە لە داخلی باسی کات خوێنکارێک بانی کردینە لاوە پێی وتین منجل بۆ هاوڕەکان مەشۆم بەڕاستی ناتوانم بەم شێوە درێژە بەڵێ بەڵام ئامادە نەبوو بێتە سەر ساوتم وەرە قسە بکە ئەم شەو هاوڵاتیەک تەلەفۆنی کردی ئامادەم خەرجی بگرمە ئەستۆ بەڵام بەمە بەڕاستی کۆتایی پێ نایە خوێنکاران زۆری نیان لەم دۆخەدا. سپاس بۆ هەمووتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان لەگەڵ.